سڵاوی خوای گەورەتان لێ بێ قوتابیانی ئازیز پێ خۆشحاڵم لەوانەیەکی تر لەوانەکانی بابەتی زمانی عەرەبی منهەجی پۆلی 12 بە ئێوەی بەڕێزی خۆشەویست شاد بووینەوە. ئازیزانی من معلومی جەنابتانە چەندوانەیە کە خەریکی بابەتی یان دەستەواژەکانی ناو مقەدیمەین. ڕەنگە ئەمە کۆتا دەرز بی کە دەستەواژەکانی ناو مقەدیمەشی بکەینەوە، ئەویش دەستەواژەی جیناس و تەوازیە. زانی ئەو دی دەستەواژە چمان پێ دەڵێن لەگەڵمان بن. قوتابیان ئەگەر بەبیرتان بێ لە دەرسی پێشوو باسی محەسیناتی بەدیعیمان کرد کە طیباق و مقابلە بوو. ئەو ڕۆژ محەسیناتی لەفظی باسەکەین کە جیناس و تەوازیە. بۆیە ئەگەر محەسیناتی لەفظیت هاتە پێش لە ئیمتحانی ئەوە مەبەستی یان جیناسە یان تەوازیە. باشە، یان جیناسە یان تەوازیە. بزانین جیناس مەبەستی چییە، تەوازیش مەبەستی چییە. طبعا جیناس لە کوردی پێی دەگوترێ ڕەگەز دۆزی، واتە چی؟ ئیتیفاق ئەو تەشابه کەلیمەتەینی فی اللەفظ. دووشە پێک دەچی لە ڕووی شکلەوە، باشە، بەڵام مختەلیفەینی یان مختەلیفەتەینی فی المعنە، لە ڕووی معناوە جیاوازە. باشە، دووشە وەکو شکل پێک دەچن وەکو یەکن، بەڵام مانایان جیاوازە. ئەمەش دەبێتە دوو جۆر. جیناسێکمان هەیە تاممە، واتە 100% وەکو یەکە. جیناسە چیشمان هەیە ناقسە، یعنی غێر تامە، کەواتە قیچەک جیاوازی هەیە. با بزانین تامەکە مەبەستی چییە؟ واتە دووشە لە هەموو ڕوویەکەوە پێک بچیتن، یعنی هەر وشەکە خۆیتی دووبارە بوویتەوە. بۆ نمونە دەڵێ قەد کانە وەجهوکە فی الضحى مثل الضحى، واتە وشەی ضحا لێرانە لەگەر ضحا ئەوە بەمانای گەنجی یان منداڵی، ئەمەش وەکو بەیانی ئەمە دێڵین چەشتەنگاو. دەڵێ ضحا لەگەر ضحای دوو وشەی دەستەواژەی وەکو یەکن. هات تەمەشا بکە پیتەکان هەر خۆیتی دووبارە بوویتەوە. یان با نمونەکی کوردی بینن. بۆ نمونە دەڵێ ڕەئەیت عەفوەن هەڵگورد فی هەڵگورد. ئێستا هەڵگورد دوو جار دووبارە بوویتەوە. ئێستا کە دەڵێم ڕەئەیت هەڵگورد فی هەڵگورد، هەڵگوردم دیت لە هەڵگورد، یعنی چ؟ هەڵگوردی یەکەم شەخصە، نەفەرە. هەڵگوردی دووەم چییە؟ باشە، وەکو شکل هەردووچیان یەک شکلە، بەڵام وەکو مانە جیاوازن. لێرەش ضحا بەمانای منداڵی، ئەو کاتێک کە منداڵە. ضحای دووەم بەمانای چەشتەنگاو دێ. دەڵێ قەد کانە وەجهوکە فی الضحى، دەموچاوت لە منداڵی لە گەنجایەتی وەکو چەشتەنگاو بوو، دەدرەوشایەوە. ئەوە طبعا دێرە شعرێکە کە لە بابەتی با بڵێن مەسا ئیلیا ئەبی ماضی باسەکە. بۆتە دەڵێ سەردەمی منداڵی ئەوەش بانەی چەشتەنگاو دێ. یان شاعیر دەڵێ یا فؤادی لا تسل ئەین الهەوا کانە سەرحا من خەیال فەهەوا. طبعا الهەوا ئەلەکە پێشگرە هەوا، لێرەش فەهەوا فائەکە پێشگرە. لێرانە ئەلهەوای یەکەم بەمانای خۆشەویستی دێ، هەوای دووەم بەمانای کەوتن دێ، کەواتە وەکو وشە دوو دەستەواژەنە وەکو یەکن، بەڵام وەکو مانە جیاوازن. ومن هاب أسباب المنايا ينلنه وإن يرقى أسباب السماء بسلم. ئەسباب دوو جار بەکار هاتووە، هیچ جیاوازی نییە وەکو دەستەواژە، بەڵام مانایان جیاوازە. ئەوە یەکەم مانای هۆکار دێ، سەبەب ها دەڵێن سەبەب، بەڵام ئەوەی دووەم بمانای ڕێگا دێ، کەواتە مانایان جیاوازە. بەڵام قوتابی دەڵێ مانای نازانی، کو بزانین ئەوە بەمانای چی پێ دەرێن جیناسە. لەبەرەوەی بابەتەکانی تر هیچیان وەکو جیناس دوو وشەی وەکو یەک نییە، بۆیە لە هەڵبژاردنی کە طیباق دێ، مقابلە دێ، تەشبیه دێ، تەشخیص دێ، جیناس دێ، بەس جیناست بەدەست دەمینێت، چونکە ئەوە تایبەتە لە ڕووی پێناسەوە. طبعا کە دەڵێ هەردووچیان وەکو یەکن لە ڕووی شکلەوە، هیچ بابەتێکی ترمان نییە ئەو هابیتن وەکو شکل یان وەکو دەڵێ لە ڕووی نووسینەوە وەکو یەک بی. بۆیە ماناش نەزانی هیچ مشکلت لە بۆ دروست نابی. تێبین یەکمان هەیە دەڵێ ئاگاداری پێشگر و پاشگر کاریگەری لەسەر وشەکە دروست ناکەن، واتە بڵێ ئەوە کا لێرانەوە چیەکە، مثلەن فەهەوا ئەلهەوا، لەبەرەوەی ئەلهەوا ئەلەکە پێشگرە، لێرەش فا پێشگرە،
بۆیە ئەگەر لێیان کەوە وشەکە وەکوی خۆی دروست دەبی. هەم جیاوازی حرەکەش کە لە کۆتایی با بڵێن بوونی هەیە کاریگەری لەسەر وشەکە دروست ناکە. بۆ نمونە ئێستا الساعة ساعة لێرە ئەلفلامی لێکەوە ساعة ئەو ضەممەی ئێرەوە ئەو کەسرەی ئێرانەش هیچ تەئسیر لە وەزعەکەی ناکات. یان کوردستان بی کوردستان با ئەکەی لێ کۆچکە پێشگرە وەکو یەک دەمینێتەوە. کتابوکە کتابوه کتاب دەمینێتەوە کەواتە وەکو یەکن. بۆیە پێشگر پاشگر کاریگەری لەسەر وشەکەی دروست ناکات تا بڵێن ئەوە وەکو یەک نییە. ئەجا ئەوە یەکەم کە باسمان کرد ئەوە جیناسەکی تام بوو، یعنی وشەکە 100% وەکو یەکە. بەڵام جیناسی غێر تام واتە ناتەواو ناقص جیاوازیەکی بەسیتی هەیە لە ڕووی نووسینەوە. پیتەک مەسەلەن جیاوازە یان حرەکەیەک لە ناوەڕاستی جیاوازە. بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. لێرانە ناظرە لەگەر ئێرانە ئەگەر تەمەشا بکەی یەک پیتیان جیاوازە، باشە یەک پیتیان جیاوازە. طبعا ئەوە بەمانای چ پێ دەرێن دەڵێ وجوه يومئذ ناظرة لە قیامەتێ دم و چاوانێک هەنە گەشاون چونکە سەیری بینینی خودا دەکەن إلى ربها ناظرة. یان خوای گەورە دەفەرمێ وهم ينهون عنه ينأون چیان جیاوازە ئەگەر تەمەشا بکەی یەک پیت ها و هەمزەکە، باشە ئەوە لێرانە ها دەڵێ یەک پیت جیاوازە. یان خوای گەورە دەفەرمێ وەرەبەکە فەکەبر. طبعا ئەو ڕستە ئەم ئاەتە لێرە بخینەوە ڕەبەک کەبیر، یعنی بەعەکسەوە دەخیندرێتەوە. بۆیە جیاوازیەکە لە ڕیزبەندی پیتەکانە جێگۆرچێکرایە، باشە ڕەبەک کەبیر ڕەبەک کەبیر، یعنی پیتەکان هەمان پیتن بەڵام جێیان گۆڕایە لە ڕووی ڕیزبەندیەوە. ئەوەش هەر پێی دەگوترێت جیناس، بەڵام جیناسەکی چییە؟ ناقسە واتە غێر تامە. والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق. ساق لەگەر المەساق چی جیاوازە؟ بەس ئەو پیتە زیادە کەواتە لێرە ژمارەی پیت جیاوازە. یان خەلق الله الخەلق لينشر الخلق. خەلق لە یەکەم حرەکەکە فەتحە و لە دووەمیش سکون لێرانە یەکەم و دووەم ضەممەیە کەواتە لێرانە جیاوازیەکە چییە؟ حرەکەیە. حرەکەیان جیاوازە ئەگەنە وەکو پیتەکانیان وەکو یەکە، باشە بەڵام هەر پێی دەگوترێت جیناسی ناقص یان غێر تام. یان خوای گەورە شاعر دەڵێ ومن هاب أسباب المنايا نلنه وإن يرقى أسباب السماء بسلم. طبعا ئەوە نمونەی وزاریە کەواتە قوتابیان بەر لەوەی پرسیارەکان وەڵام دەینەوە. جیناس دوو جۆرە، بەڵام دیسان وەچیتی باقی بە زۆری کە پرسیار دێتەوە ناڵێەوە جیناسی تامە یا غێر تامە، یەکسەر ئەتوو وەڵامەکە دەبتە جیناس. کەواتە چ تام بوو چ ناقص بوو کە دەکا غێر تام ئەتوو هەر دەڵێی جیناس. تامەکەش گوتمان ئەوەی وشەکە 100% وەکو یەکبی، پێشگر و پاشگریش حساب نییە. لە غێر تامی جیاوازیەکی گچکۆکە، مەسەلەن پیتەک زیادە پیتەک کەمە، حرەکەک لە ناوەڕاستی لەگەر ناوەڕاستی ئەوی جیاوازە، یان پاش و پێشی پیتەکان کرایە بۆ نمونە، ئەوەش هەر دەبتە جیناسەیەکی غێر تام. باش ئەوەش نمونەکان. ئێستا چەند نمونەکی وزاری تەمەشا بکەین. دەڵێ ومن هاب أسباب المنايا نلنه وإن يرقى أسباب السماء بسلم. دەڵێ جیناس لە بینی کام دووشەیە؟ قوتابیان ئەمە گوتمان جیناس دەبی دووشەی وەکو یەکبی. ئێستا ئەسباب المنايا من مازانم مانای چێ بۆ نمونە، بەڵام پێک ناچێ. ئەسباب و سەما لێرانە سین مەوجودە بەڵام جیاوازەکەگە لە زۆرە. یەنەلنەه لەگەر بسلەمی جیاوازیەکەی زۆرە، بەڵام ئەسباب و ئەسباب ئەگەر تەمەشا بکەی وەکو یەکە، بۆیە دەبتە چی پێ دەرێن جیناس. ئەشەمما لەگەر ئەسەمما چی جیاوازە لێرانە؟ شین ساد یەک پیتیان جیاوازە کەواتە ئەوە پێی دەگوتری جیناسێکی غێر تام، بەڵام لێرە نەینووسێ جیناسی غێر تام، یەکسەر بە جیناس وەڵامی دایتەوە. یان دەڵێ ئەینە من ساد و شاد و باس شینەکە و سینەکە جیاوازە کەواتە ئەوەش دەبتە جیناس. باشە کاکە؟
هەرچەندە جیناسەکە غێر تامە بەڵام لێرانە ها نەینووسێت جیناز غێر تام یەکسەر وەڵامەکە جیناسە. باشە با بەکەم ئەمەش دەستەواژەی جیناس. ئاخر دەستەواژەمان ئەتەوازیە. تەوازی جارێک لە تەڵەبانم پرسی تەوازی یعنی چ گوتی مامۆستا یعنی تەوازن. قسەکەی زۆر معقول بوو. تەوازن یعنی تۆ ڕستەی دەردەبڕی ڕستەکانت بە تەوازنە بە تایبەتی ها دێرە شیعرەکان کۆتاییەکانیان یەک تەنسیق و یەک نەسەقی هەیە. هەر جاریش حەز دەکەم کە تەوازی باسکەم ئەم حەزم لێ ئەو دێرە شیعرانەی مامۆستای گەورەمە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بخوێنمەوە. ئەڵێ ئەدەب وەسفێکە هەر بۆ مەرد ئەشێ نامەرد ئەدەبی قەد لێ ناوەشێ. تەرکیزی ئاخیرەکان بدە. ئەدەب وەسفێکە هەر بۆ مەرد ئەشێ نامەرد ئەدەبی قەد لێ ناوەشێ شێ دوور بە لەو کەسەی لە ئەدەب دوورە ماڵی بێ ئەدەب ماڵی بێ نورە دوورە نورە. کاتە ئەو دەستەواژانەی کە بە تایبەتی لە کۆتایی دەنجیان وەکو یەکە ڕتمی دەربڕینەکانیان وەچێکە و پێی دەوترێت تەوازی. باشە دوو ناوی تریشی هەیە ئەلئیقاع المۆسیقی لەگەر التەکرار الصەوتی. ئەو دووەش هەر مەبەستی تەوازی ئاگات لێبی. بۆیە دەڵێ جملتان أو تركيبان ذات نسق واحد الكلمات الأخيرة منها مشتركة في الوزن والروي يعني الحرف الأخير. ويخلق إيقاعا موسيقيا. واتا دو رستت هي يعني دو دستواجت هي كنسقيان واتا الرتميان يكا کۆتاییەکانیان لە ڕووی وەزن و دەنگەوە هاوبەشن کەمە بەستی کۆتایی حرفەکانە. جا بەهۆیەوە ئیقاعێکی مۆسیقی یعنی دەنگێکی مۆسیقا ئامێز دروست دەکات. بۆ نمونە دەڵێ الخەیر في الناس مصنوع إذا جبروا والشر في الناس لا يفنى وإن قبروا. تەماشای کۆتاییەکان بکە. جوبیرو قبیرو هەردووچیان یەک دەنگ و یەک ئاوازیان هەیە. یان دەڵێ سەلما بماذا تفكرين سەلما بماذا تحلمين. جیاوازیەکە لەگەر جیناسی چیە شەرت نییە وشەکان وەکو یەکبی لە ڕووی پیتەوە بەڵام وەکو دەنگ دەبی دەنجیان لەسەر یەک ئاواز بی. باشە ئەوە جیاوازەکەی لەگەر چی پێدەڵێن جیناس. دائما دەبی ڕستەش بی بەڵام جیناز دەکرێت گوشە بی. يا أخي في الشرق في كل سكن يا أخي في الأرض في كل وطن. سكن وطن هەردووچیان یەک دەنجیان هەیە بەڵام ئەگەر تەماشا بکە پیتەکان خۆ هەمووی وەکو یەک نییە بەس نون لە ئاخیری وەکو یەکە بەس جیناز دەبی پیتەکان وەکو یەک بی. یان ئەگەر نمونەی وزاری وەرگرین دەڵێ ئەزهاره لا تذبل نجومه لا تأفل لا تذبل لا تأفل. وەزنیان وەکو یەکە لە ڕووی ئاوازیشۆ ئاوازێک دروست دەکات. یان دەڵێ فيه البشاشة والبهاء ليكن كذلك في المساء. بەها مەسا ئاخیری ڕستەکانە لە ڕووی دەنگەوەش وەکو یەکە. بۆیە تەوازی کە لێرانە دەرنەکەتیە ئەوەش دەبتە تەوازی. دەڵێ الإيقاع الموسيقي والتكرار الصوتي بين الجمل والعبارات يسمى بچ التوازي. هات لەسەرەوە باسم کرد تەکراری سەوتی و ئیقاعی مۆسیقیش هەر مەبەست تەوازیە. کاتە ئازیزان قوتابیانی بەڕێز تەوازی کە دەکا ئیقاعی مۆسیقی و تەکراری سەوتی کۆتایی ڕستەکان لە ڕووی دەنگەوە هەمان ئاوازیان هەبی هەمان وەزنیان هەبی. باشە ئەمان دەنگ و ئاوازیان هەیە. جیاوازیەکەشی لەگەر جیناسی جیناس دەبی وشەکە وەکو نووسین لە ڕووی شکلەوە وەکو یەکبی بەڵام تەوازی پێویست ناکە لە ڕووی شکلەوە وەکو یەکبیتن بەڵکو مادەم وەزن و دەنگەکەی وەکو یەک بوو ئەوە دەبتە تەوازی. وازی حەکاکە ئەمە کۆتا بابەتی ناو مقەدیمەی بوو. هیوادارم ئەو ڤیدیۆیانە کە پەیوەندی بە مقەدیمەوە هەیە بەر لە مەنهەجی چەند جارێک لە بۆ خۆت تەماشا بکەیەوە
ئیسفادە لێ دەکەی چکە لە ناو منهەجە ئەو دەستەواژانەی کە باسم کردێ دیسان دێتەوە پێشمان وەکو تەمرین نمونە ئێستا مەسەلەن ئەو نمونە شعریە سەلما بماذا تفكرين بماذا تحلمين ئەوە لە ناو قەسیدەی ئەلمەسا هەیە بە هەمان شێوە ئەزهار و لا تەذبەر نجوم لا تەفەر کەواتە ئەوانە دووبارە دەبنەوە لە ناو منهەجی باشە بابەکەم لایک و فۆلۆ لەبیر مەکەن سەبسکرایب یوتیوبیشمان بکەین بکەن وای گەورە لە هەموو لایەکی ڕازی بی